هاي خوا دیارە زانێ بەتەمایچیم وە ئەم هەموو کتێب و متێب و تەرتیباتی ئالێرەدا ناوە دیارە مطالعای کردووە هەی حاکیم قەسەم بەخوا ئیسە ئەبێ واوی لێ بکەم شتی واوی لێ بپرسم بە هەزار کتێب و فەن و فەلسەفە و حاسیب و سێرچ و چات جی پی تی و میپیتی نەیدۆزیتەوە ئەوە هاتی باڵێ عەقی یاخوا بەخێر بێ ئەو بەخێر بێت ئێستا چارتەکەم ئەوە هەموویم گوێ لێ بوو ها دوایی نەڵێ حاڵی حسابێ خۆم ئەزانم چونکە ئەڵقەی ئەخیرا چواردەوم لێ تەنیوی کتاب مطالعە هەموویم حازر کردووە یەک دانە هەفتەیە چی پرسیارێکە هەیە بپرسە من نەتێ بە هیچ باڵێ فەورەن دەقیقەن وەڵامی بەمەوە ئای وەڵا ئێستا پلانەکە ئەلف بۆیە ئاڵەوە شێنم هەر هەمووی ئەم فەن و فەلسەفە و کتێبە بە هیچ ناڕوا هەر وازی لێنم ئێستا وازی لێنی ئاراشەوە بیلا بەس مەتەڵی کوردی لێ پرسم مەتەڵ ئارەوەڵا جابابە من خۆم معمەلی مەتەڵم هەیە بکۆکە حەزەکەی بکۆکە ئەمە تۆ ئەوە تۆ باش شەر بە ئیسە و کتێبانەوە فەشەل پێ بێنم هەر بە یەک مەتەڵ بۆ بینم دەی دەبکۆ باشە ئەمە چییە؟ چییە ئەوە دەسە ئەوە نە مەتەڵەکە دەیەڵە کونەگەچین ڕێی نییە تێکی دووبارەیکەمەوە پێویستم پێ فەرموو کونەگەچین ڕێی نییە تێکی ناڵێم هێلکەی سپی وایێ ئەوە ڕێی ئەحمە ئاوایێ ڕێگاکەی دەز و ئاسایێ باریک بەکەڵکی هیچ نایێ چاک ناکرێت کێرەمدایە چەنین بوو گیان تەقناشە گیان دەتەوە وەڵای تەقناش بووە ئەشەو بیلا جوان و فەرموو بڵێ دەی بڵێ وەڵا باش وەڵا ئەڵێم ئەی باشە مەتەڵێکی تر ئەڵێ ئەمە چییە؟ بانێکە و بنبانێکە چوار مەڕ و شوانێکە دەی ئەزانم تۆ ئەڵەی دەستا بەس من ئەڵێم گرێبەستە هینە و تو نەفتایە خەستە هەرو ئەقدەت هەبێ بەستە هەم سەروەت هەم هەموو کەستە وەڵا بشیت ئەقینا ئەمانە چۆن نەزانی وەڵا متالعەکە خەریکە ئەپەڕێ بۆ مەتەڵەکانیش ئەمە لە فەلسەفە دەرچووە دەی وەڵا دانێتری لێ پرسم چقۆی لێبەی شەق نابێ ئەچتا ئاوە و تەڕ نابێ چقۆی لێ دە و شەق نابێ ئەیکەیتە ئاوا تەڕ نابێ بژمری ناڵێم سێبەرە ئەوە خەڵکی بێخەبەرە بۆ دوژمنمان نۆکەرە تەڕ نابێ و موسەیتەرە هەر لێی گەڕێ کەی ئەوە بەشەرە وەڵا حەلێ نەما ئەوەش زانی باشە شتێکی بچووکە سێ پیتە 21 خاڵی پێوەیە سێ پیتە و 21 خاڵی پێوەیە فەرموو بدام ئەمەیە لە لای هەموو خەڵکی زارە بەس لای من غازەکەی خوارە هەر لەگەڵ ئەکرێ بە پارە داهاتەکەی نادیارە تخوا چۆن بووە مەشعارە ئەشەو بیلا ئەشعار یعنی ئەمە دەی کەو پێیە کۆتایی نایە بکوەکە باشە دای ئەڵێ بە سێبرا کڵاوێکیانێ ئەسە من یەک دانەمەیە بەس ئەوواڵێ بە سێبرا کڵاوێکیانێ ناڵێم پانکە بۆ زیینە کۆمپانیاکەی ماڵی هینە بۆ خۆت سێبرایتیا ببینە ئەم قسەی حەکیم یەقینە کە خەریکی قۆڵ بڕینە قۆڵە بڕن چۆنایی بوو وەڵا چاکایی بوو دەیڵە دەی بەردەوام بم فەرموو تۆ ناڵی ئەم لاولام لێگرت باشە مار خۆی لێ کونەوە سەر دەرناکە دەی من پرسیارێکی لێکم ئەمە چییە مارێکە لە دوو کونەوە سەر دەرەکە بەسیتە بەسیتە مارێکە و لە دوو کونەوە سەر دەرەکە پێت وایە ئەڵێم دووخێنە ئەوە کابرای ملشکێنە ئیشی بووە بە حیزبێنە بە تەنها خەریکی گوێنە لەم شوێنەوە بۆ ئەو شوێنە دۆزیمەوە یان ناتخوا وەڵا ڕمیایتە ملیە تەواوە لەم شوێنەوە بەو شوێن لە دوو کونەکەەوە حەزب و تۆ ناڵی دووکن بارەوە باشە بەحر و بینیوە بەحر ئەم بەحری مەیت نەبا بەهەر بەحری احتیاجی بەحری هەموو بەحر بدەی ئەمە چی هەڵێ بەحرێکە 32 کەشتی تیاە بەلام کەشتی بەحرێکە و 32 کەشتی تیاە فەرموو وا تێمەگا دەمودان بێ ئەشێ موچەی پەرلەمان بێ لە بەلاش بەرەو گیرفان بێ
هەتا مەتەڵی وامان بێ هەر ئەبێ ئەوە حاڵمان بێ چۆن بوو وەڵا ئەوەشوی زانی کوورە تۆ حەلی نەماوە ئەی باشە حەکیمی دنیا دیدە ئەم مەتەڵی ترشی لێ پرسم عادی ئینسان کە شتێکە خوا ئەبێ بیکوڵێنێ وایە شتێکە ئەبێ دوو جار بیکوڵێنی ئینجا خوڕێ یعنی ئەو نییە بڵێ یەک جار کوڵانمان با بیخۆین ئەبێ دوو جار بیکوڵێنی و ئینجا بیخۆین ئێساکە ئەڵێ ساوەرە من ئەڵێم قسەی بێژەرە هی بێژەری دەمەوەرە لە بێژەری هەردوو بەرە نایکوڵێنێ و دەم لە دەرە بێژەرانم یان وەڵا هەر بێژاتەوە ئەوە نییە دای لە هێڵەکەکە و کەوتە خوارەوە دەی باشە وشەیەک لێ پرسم عادی لە هەردوو سەرەوە خوێنرێتەوە یعنی لێرەوە ئاوایە لێرەشەوە هەر بە هەردوو تۆ بۆ خۆ بڵێ ناوشوانە منیش ئەڵێم نەخێرنانە کە بە هەزارە شەشدانە گرانیان کرد ئەو دزانە بیانگرێ ئەو قوڕانە ئاشۆ بلا خوا بیانگرێ شەژانیان کرد بە هەزار نیان کرد خۆزایی نانیش لە هەردوو سەرەوە خوێنرێتەوە ئەی خۆی جاران هەشتی بە هەزار بوو ئێستا شەشی بە هەزار کردیان بە شەش ئەی باش کوردستان شارەزایی ئەی چۆن شارێکەیە لە کوردستان ئەم شارە باری دوو کەرە باری دوو گوێ درێژە ئاوە شارێکە و باری دوو کەرە ئەوە کوردەواری باڵێ ماتەڵێکەکە شارێکە باری دوو کەرە ئاها ئەجا ئەتەوێ پێ بڵێم کامەیە ئەی تەبعان ئەی خۆشی وەساوە بابا تێ بگەی چوارتایە چوار قورنەی لای حاجاوایە کە هەزار مشکیلەی تایە پڕ لە تاسەی جاجایە کەس بەزەی پیانایە دەبڵێ ئەوێ نەبوو دەی کوور ئەمە شارەزاییشە برێ هەموویە دۆزیێتەوە وەڵڵی زۆر ئەنتیکەی قەسەم بەخوا باشە شتێکەی بینی مەسەلا ئایت و کامێرا بینی ئەوە تا هەیە و ڕاستە وایە کامێرەمانەکانی شەبین وەڵا جوایە ستە عەلا ستە ئەرە وەڵڵا باشە ئەمە چیە ئەی بینیت و ڕاست نییە چی ئەی بینیت و ڕاست نییە با پێ بڵم چییە ئەوە خەڵکی پیان وایە خەوە من ئەڵێم دوانی تر هەوە موچە و عەلاوە پێکەوە ئەی بینی و نادرێتەوە دەبڵێ وایەیان وەڵی لەم سەرەوە برد و یەنات و کرد و کۆڵی لێنەدا حەتا دۆزیتەوە چیم بۆ حازر کردووی دەبا هەر فەورەن یەک دانێتر لێ پرسم دەی ئەڵێ نەدارە نەدیوارە بین بینەکەی 100 هەزارە نەدارە نەدیوارە بینەکەی 100 هەزارە بەحساب هەنارە لێرە بەس من ئەڵێم ڕۆژمێرە بینبینی پشووی بێخێرە داخەکەی زۆر سەخت و سوێرە بەسە تا ڕامەبێرە کوڕستەغفر الله حکیم والله من ناتوانم قسانە بکەم باشە پرسیارەتری لێکم بۆ مەسەلەی ڕابواردنەوەی لەبیر بەرمەوە چۆن وشتیوە ئەمە تەڵێ ئەڵێ زۆر ڕێک و نازدار و پڕا گەر هەو بێ بیان و بڕە کێوتی گوڵەشت لێرە قاسەی کابرای خاوەن شێرە ئەو شێرەی بە کاهوو تێرە پڕە لە پارەی مفت و وێرە هی بێژەر و پەیامنێرە نایانداتێ و پێیان فێرە دەبەس ئیتر واز بێرە ئەی باشە وەڵاوازێنم بەدوام پرسیارەتیش بکەم ئەڵێ ئەمە چییە زۆر و بۆرە بۆ عالەمە و هەمە جۆرە ئەمە چییە زۆر و بۆرە بۆ عالەمە و هەمە جۆرە کوا خەڵاتی ڕێز لێنانە کاغەز و تەختە و پاندانە دا ئەنرێ بە برادەرانە بە تەنها لای خۆیان جوانە یا لەو ئیشە بێتامانە ئەشەو بیلا بێتام خەڵاتێکی ئەوە تەختەیەکی هەزار دیناریێن بە فەنانێک و ئەوە نەم وەرد و تو حەزەکەی پێنج بۆ بێنم بالاو بێ بە قوربان بەڵا من خەڵات کوێر نیم هەرە دەمەوە ئەگەر لایشم بێ بەسەر زۆر ناشری ناوسی خەڵاتێکی تااقەتی ئەوم نییە ئەی ئەڵێم تااقەت و ماوە ئەرە وەڵا ئاخر مەتەڵیشی لێ پرسم ئێدەی دەفەرمو دەی دەدەی ئەڵێ بە برژاوەوە زۆر خۆشە برژاو خواردووە کەباو و تکەوتەر ئەڵێ بە برژاوەوە زۆر خۆشە سپی و شیرین و بەجۆشە لە لای ئێوە گوایە پیازە بەس لە لای من مەکر و نازە هیچێ نازی کابرای نەوت و غازە ئێعتراف گە بڵێ شازە شازە زۆرم لەلایەنم ئاوازە دامناوە بۆ وەرزی تازە